برا جان هەیە، برا مال هەیە، برا خوڕ هەیە. آره واجی دبیجن چند جور برا هیا یا برا دوست حوال دوست هیا فقط بدو دراوت هیا بدو دوست هیا بدو نان و مالت هیا حوال دوست و براجی هیا فقط لفکر خارنات هیا درسته که تو اموی بکارتینن لعالی ما فارسی دبیجن هەلبەسێک فارسیجی ئەگەر دکارم ببر بکار بینم بێژە هەلبەسێک فارسیجی هەیە دەبێژی کو ئەلا یاران سێ قسمند ئەربدانی زەبانی اند و نانی اند و جانی دەبێژی کو هەواڵ سێ جور هەواڵ هەنە مالی و زمانی و مالی و جانی و مثلا الان لە کوردیجی وەکوی ئەم بکارتینن باش شخوا ئەو عینێ برا هەیە هەواڵ ئەم دەبێژن براک هەیە هەواڵێک یا برا دۆست چاوەی لە ماڵەت هەیە براک هەیە فەقەت فکرە خارنێ و مێژوویدا فەقەت خارن و مال بەرەفکردنت هەیە ji te dizîne em wan kamil alî me ji bikartên em ji wan peyvan koninan ji wan pendan bikartînin